بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على خير خلقه محمد وعلى آله وصحبه أجمعين. أما بعد، ربنا تقبل منا صيامنا وصلاتنا ودعاءنا يا الله يا أرحم الراحمين. مسلمانان خوشويز بسلام بيننا، السلام عليكم ورحمة الله وبركاته. عزيزاني من خوش حالم وسپاسی خوا ئەکەم دەرفەتیدام لەم بەرنامەیە بێمە خزمەتتان بۆ بنامنیشانەی کە کەمێک بدوێن لەسەر گەورەیی شەشەڵان یاخود فضل شهر الشوال یا ست من شهر الشوال. دیار عزیزانی من هەموو ساڵێک کە مانجی ڕەمەزان هات ڕاستەوخۆ لە دوو مانجی ڕەمەزانی پیرۆز مانگێکی تر کە پێی ئەڵێن شەهری شەوال، مانجی شەوال. لە دوو مانجی ڕەمەزان کە خوای پەروەردیگار 30 ڕۆژی ڕێک لەسەری واجب کرد بوون، تێیدا بە ڕۆژوو بووین. پێغەمبەری نازدار صلی الله عليه وسلم تاکید دەکاتەوە کە لە دوای ڕەمەزانی 6 ڕۆژمان هەیە، پێی ئەڵێن شەشەران یاخود شەشەڵان کە 6 ڕۆژی مانجی شەوالە. پێغەمبەری نازدار صلی الله عليه وسلم لە چەندان فەرمایشت باس لە گەورەی ئەم 6 ڕۆژە ئەکا بۆی ڕۆژوەوان کاتێک کە مانجی ڕەمەزانی تەواو کرد بتوانێت ڕاستەوخۆ لە دوو ڕەمەزانی 6 ڕۆژ تێیدا بە ڕۆژوو بێ. جا خەڵک لەوانەیە زۆر پرسیار بکاتن دەرحەق ئەم چەند ڕۆژە واجبە یاخود نەخێر. کۆی زانایان ئەڵێن سنەتێکی موئەکەدەیە، یعنی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بەردەوام ئەم سنەتەی کردووە لە دوو مانجی ڕەمەزانی پیرۆز ڕاستەوخۆ 6 ڕۆژ تێیدا بە ڕۆژوو بووە لە ناو مانجی شەواڵە. من سەرەتا ئەو فەرمایشتانەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دوو فەرمایش دێن لەسەر گەورەی ئەم 6 ڕۆژە، دواتر قسەی زانایان باشە بۆچی خێرە ڕاستەوخۆ یاخود سنەتە لە دوو مانجی ڕەمەزانی پیرۆز ئێمە تێیدا بە ڕۆژوو بین. هۆکار چیە عزیزانم؟ دیارە زانایان کۆمەڵە وتەی زۆر جوانیان هەیە، کۆمەڵە قسەی زۆر جوانیان هەیە دەرحەق ئەم 6 ڕۆژە یاخود کۆمەڵە قسەیەکیان هەیە دەلالەت لەسەر گەورەی و سنەتی ئەم 6 ڕۆژە دەکات. فەرمایشتی یەکەممان پێغەمبەری نازدار دەفەرمێ صلی الله عليه وسلم کە ئەبوو ئەیوبی ئەنساری خوا لێ ڕازی بێ کە سەحابەتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەفەرمێتن أن رسول الله صلی الله عليه وسلم قال، ئەڵێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی من صام رمضان ثم أتبعه 6 من شوال كان كصيام الدهر. هەر کەسێک مانجی ڕەمەزانی پیرۆز 30 ڕۆژ لە دوای یەک بە ڕۆژوو بوو، ڕاستەوخۆ لە دوای مانجی ڕەمەزانیش لە مانجی شەوالە 6 ڕۆژی بە ڕۆژوو بوو، ئەفەرمێ وەکو ئەوە کە صیام الدهر، وەکو ئەوە تەواوی ساڵەکە بە ڕۆژوو بیت. من دواتر دێمە سەر بۆ وەکو ئەوە وایە کە تەواوی ساڵ ئینسان تێیدا بە ڕۆژیە 6 ڕۆژ بۆ وا دەکاتن وەکو ئەوەی کە ساڵێک تەواو تێدا بە ڕۆژوو بی. دیارە فەرمایشتەکە ئیمامی مسلم هێناویەتی پێغەمبەری نازدار صلی الله عليه وسلم لە فەرمایشتێکی تر دەفەرمێ من صام رمضان ثم اتبعه 6 من شوال فكأنما صام الدهر. هەر کەسێک لە مانجی ڕەمەزان بە ڕۆژوو بوو، ڕاستەوخۆ کە مانجی ڕەمەزان ڕۆویشت ئەم جارەیان 6 ڕۆژ لە مانجی شەوال کە دەکەوێتە ڕاستەوخۆ دوای مانجی ڕەمەزانی پیرۆستەیدا بە ڕۆژوو بوو، فكأنما صام الدهر، وەکو ئەو وایە تەواوی ساڵەکە بە ڕۆژوو بیت. یعنی وەکو ئەوە وایە تەواوی ساڵەکە ئەم پیاوە بە ڕۆژوو بووە. جەزانایان قسەی زۆر جوانەکەن. لەوانە ئیمامی نەوەوی خوا لێ ڕازی بێ دەفەرمێ قال النووي قال العلماء، ئیمامی نەوەوی دەفەرمێ زانایان دەفەرمون بۆ لەبەرچی تەواوی ساڵ وەکو تەواوی ساڵ وایە بەم 6 ڕۆژە لەبەر ئەوەی وإنما كان كصيام الدهر، لەبەر ئەوە وەکو ئەوە تەواوی ساڵ بە ڕۆژوو بی، لأن الحسنة ب10 أمثالها، چکو چاکە یەک بەدەیە، چاکە یەکت کرد خوای پەروەردیگار بەدە چاکە بۆ دەنووسێ. فرمضان ب10 أشهر، مانجی ڕەمەزانیش وەکو ئەوە وایە 10 مانگ بە ڕۆژوو بی. تەماشاکە وەکو ئەوە وایە 10 مانگ بە ڕۆژوو بی، یەک مانگ بەدەیە. چکو پێغەمبەر فەرمووی صلی الله عليه وسلم گوتمان چاک بچەندە؟ یەک چاکە بەدەیە، مانجی ڕەمەزانیش یەک بەدەیە، کەواتە والستة بشهرين، والستة بشهرين 6 ڕۆژەکەی مانجی شەواڵش کە پێی ئەرن شەشەران یاخود شەشەڵان بە دوو مانگە، کەواتە 10 بە 2 دەکاتە 12 مانگ. 12 مانگ ساڵێکی تەواو. لەبەر ئەوەیە کە پێغەمبەری خوا دەفەرمێ صلی الله عليه وسلم هەر کەسێک لە دوای مانجی ڕەمەزان 6 ڕۆژ بە ڕۆژوو بوو، خوای پەروەردیگار وای بۆ دەنووسێ کەوا یەک ساڵی ڕەبق لەبەر خاتری خوای پەروەردیگار بە ڕۆژوو بووە. ئەم ساڵی کەوا حەسابە خوای پەروەردیگار بۆمان حەسابەکە کە تەواو تێدا بە ڕۆژوو بووین، وەکو ڕۆژووی سنەتە یان واجب. لەوانە خەڵکی پرسیاری ئەوەش بکاتن. نقل حافظ ابن حجر ابن رجب عن ابن مبارك، حافظ إمامي ابن رجب لابن مبارك عبد الله كري مبارك والرواياتك هذا فرمية قيلة
قسەیەکی زۆر جوانی هەیە قسەکەی ئەوێ دەفەرمێتن صيام من شوال يلتحق بصيام رمضان لە دوای مانجی ڕەمەزان 6 ڕۆژ کە بە ڕۆژوەبی لکێدراوە بە ڕەمەزان ڕاستەخۆ لە دوو مانجی ڕەمەزان دێ فی الفەضلی لە چاکە و لە گەورەیشە نەک هەر شێوازە هات نەکەی بەڵکو فەضلیشی گەورەیەکەشی وەکو مانجی ڕەمەزانە لەبەر ئەوەیە کە گوتمان خەڵک پرسیاریەوە کاڵێ کە ساڵێک تەواو بە ڕۆژوو بووی وەکو ئەوە وایە کە تۆ ڕۆژووی سنەت بە ڕۆژ بیان واجب ئەم زانا بەڕێزە فەرمێتن فەیەکون له ئەجر صیام الدهر فەرضا وەکو ئەوە 1 ساڵ تەواو بە ڕۆژوو بووی بە ڕۆژووی واجب سبحان الله نعمتێکە یعنی کە گوتی پێغەمبەر فەرمی سلام سەلەم وەکو ئەوە ساڵێک بە ڕۆژوو بووی وەکو ئەوە 1 ساڵی تەواو بە ڕۆژوو بووی بەڵام ڕۆژوەچی واجب وەکو ئەوە تەواوی ساڵ لە ناو ڕەمەزانە بی نەک ڕۆژوی سنەتەوە گوتمان ئیبن ڕەجەب لە عەبدوڵڵای کوڕی مبارەکەوە بۆمان دەینێت نەکەرەوە عەزیزانی خۆم بۆ گوتمان خەڵک پرسیاریەوە زۆرەکە ئەم فەزل و گەورەی لەبەرچی 6 ڕۆژ مقابلی 2 مانگە لەگەڵ ڕەمەزانە ئەبیتە مقابلی ساڵێک زانایان زۆر قساکەن لەوانە هەندێک زانە ئەڵێن بۆ نمونە قیل لبشر الحافي ببشر حافيان فرموا ليان برسي إن قوما يتعبدون ويجتهدون في رمضان هەندێک کۆمەڵە خەڵکێک ماشەڵڵا لە ڕەمەزان تەواو خواپەرستیەکەن ماشەڵڵا خواپەرستێکی زۆر جوان و چاک و پاک هیمەتێکی زۆر باشەکەن خواپەرستێکی زۆر چاکەکەن لە ناو مانجی ڕەمەزانە فقال بشر حافي فرموي بئس القوم قوم لا يعرفون لله حق إلا في شهر رمضان على براستي وخرابترين قوم تنها خوا برستي أكلنا ومانجي رمضان يعني راستو خل لمانجي شوال ولا دواي مانجي شوال خوا برستي كان لبيرة كانوا دم باتشان وداون باتشان وكتاوي خويان وكدستي خويان وكقاتي خويان وكجوتكي خويان لحرام بدورك إلا مانجي رمضان تواو جهدي خويان صرفك إلا شونويج ولا قرآن خيندن ولا تونا مزقوتو هرتي خوا برستي بو أنزام ياندا هرتي خرابة بو لي دورك كوتنوا أو لنا ومانجي رمضان بتابتي على قوم خرابة نبي بو بل كودي فرموتي إن صالح الذي يتعبد ويجتهد السنة كلها باشترين خوا برستيا تواوي سالك بردوامي تواوي سالك بردوامي نكر لنا ومانجي رمضان لبر أو زانان ألين أمشش روجا كباداش دي تواوي سالت بو أنوسي وكو أو تواوي سالت تيدا خوا برستيو عبادته لخواتر ساند أنزام داوا ابن رجب دوباره دفرمي إن الصيام الشوال وشعبان براستي مانجي رمضان نا مانجيك بيش رمضان كشعبان أو مانجيك دواي رمضان مانجي دواي رمضان 6 روجك مانجي شوال كصلاة السنن الرواتب قبل الصلاة المفروضة وبعدها على وكو نويج السنة وايت شون لمانجي شعبان هندك روج تيدا بروج وابين وشش روجا كي دواي مانجي رمضانيش وكو او سنة الرواتبانية كبيغمبر صلى الله عليه وسلم بردوام كردونيتي لبيش نوي جواز بكان ولدواي نوي جواز بكان ريك وكو او بو لبر اوي لان الفرائض تكمل بالنوافل يوم القيامة تنكو براستي واجب كان لروج قيامة اگر كمو كريك تيدا كربو بهوي سنة كان وخوي پروردگار بو تواوكات يعني اگر بيتو نوێژەکان وەکو پێویست ئەنجامت نەدابوو نوێژی واجب کەمتر خەمی تێدا بوو کە سونەتەکانی پێش نوێژ و دوای نوێژەکەی یەکسەر بۆ تەواوەکرێتن ئەو کەم و کوڕی پڕەکاتەوە مانجی ڕەمەزانیش بە هەمان شێوە زانایان ئەفەرموون مانجی شعبان کە چەند ڕۆژێک لە پێش ڕەمەزان دێ و تێدا بە ڕۆژوەبی لە دوای مانجی ڕەمەزانیش لە شەوالە ڕاستەوخۆ کە تێدا بە ڕۆژوەبی بۆیە بۆچیە بۆ ئەوەی ئەگەر لە ڕەمەزان کەمتر خەمیەکت هەبی ئەگەر لە ڕەمەزان باش بە ڕۆژوو نەبووی چاوی خۆت و دەستی خۆت و دامێنی خۆت نەپاراست بوو لە ناو مانجی ڕەمەزانە ئەم ڕۆژیە سونەتانە چی دەکەن شوێنی واجبەکان دەگرنەوە ئەگەر کەم و کوریەکت هەبوو ئەگەر ڕۆژەکە چکو شەخسی وایە بە ڕۆژوە ناشکێنی بەڵام غەیبەتەکە نەمیمی ئەکا نەزەرەکە بەس ئەوێ زینا ناکە لە بیانی تا ئێوار لەناو بازاڕە ئەگەڕێ ئەبابچم ڕۆژەکەی خۆم ئەوڕۆ ببەمە سەرێ بە کەیفی خۆی لە کۆڵانەکان ئەگەڕێ نەزەرەکە تەماشای ئافرەتی خەڵکاشتی نامەحرەم قسەی نابەجێی بەسەر زاردادە گوێ لە گۆرانی ئەگرەوانە هەمووی ڕاستە ڕۆژوو ناشکردن بەڵام لە نەقز دەخەنە ناو ڕۆژوەکە لە گەورەی ڕۆژوەکە کەم دەکەنەوە جا ئەم 6 ڕۆژەی دوای مانجی ڕەمەزان زانیان ئەڵێن بۆەوە زۆر گەورەیەکە شوێن ئەو کەم و کوریانەی ناو ڕەمەزان پڕەکاتەوە لە ڕۆژی قیامەتە ئەگەر کەمتر خەمیەکە هەبوو لە ناو ڕەمەزانە بەڵام ئەم 6 ڕۆژەیە كم كريكان بردكاتوا ابن رجب دوبار دفرمي إن معاودة الصيام بعد صيام رمضان علامة على قبول الصيام رمضان أنا براسي دوبارك كرنوي 6 روج لدو مانجي رمضاني بيروزا أم 6 روجي مانجي شوارع بو أوندا قورنا
بۆ ئەوەندە گەورە لەبەر ئەوەی ڕۆژوو دووبارە دەبیتەوە یعنی ڕەمەزان خلاص بوو ڕاستەوخۆ لە دوو مانجی ڕەمەزان چ دەکەی دووبارە بە ڕۆژوو دەبیەوە دووبارە بە ڕۆژوو بوونەوە لە دوای مانجی ڕەمەزان نیشانەیەکە لەسەر چی لەسەر ئەوەی کە مانجی ڕەمەزان خوا لێی قبول کردیە فإن الله تعالى إذا يقبل عمل عبد وفقه لعمل صالح بعده چونکو خوای پەروەردیگار هەر کاتێک کردەوەی باشی لە بەندە باشەکانی خۆ وەرگرت یەکسەر چی دەکا یارمەتی ئەدا دەستی ئەگری بۆی کردەوەیەکی باشتر لە دوای ئەم کردەوە باشی پێشوو بکاتن یعنی کە ڕەمەزان بە ڕۆژوو بوو خوای پەروەردیگار علامەتی ئەوەی کە ڕەمەزانی لێ قبول کردووە ڕاستەوخۆ پێی عەتا ئەکا و پێی بەخشیەکە 6 ڕۆژ لە دوو مانجی ڕەمەزان لەبەر ئەوەی پێویستە کە 6 ڕۆژی دوای مانجی ڕەمەزانش کە پێی شەشەڵان یان شەشەران تێیدا بە ڕۆژوو بن نەکەرەوە دەفەرمێتن چی فمن عمل حسنة ثم اتبعها بحسنة هەر کەسێک کردەوەیەکی باشی کرد مەرزنی هەر ڕۆژوو بی کە ئێرە زیاتر ئێمە بەسمان ڕۆژووە هەر کەسێک کردەوەیەکی باشی کرد لە دوای کردەوە باشەکە کردەوەیەکی تێی باشی کرد یعنی بۆ منە لە ڕەمەزان کاری باشی کرد بە ڕۆژوو بووی ڕاستەوخۆ لە دوو ڕەمەزانی 6 ڕۆژەکە تێیدا بە ڕۆژوو بووی ئەوە چی دەبی كان ذلك علامة على قبول الحسنة الأولى ڕاستەوخۆ نیشانەیە لەسەر قبول بوونی مانجی ڕەمەزان و چاکەی یەکەمت یعنی ئەم زانا بەڕێزا فەرمی هەر کەسێک کارێکی باشی کرد لە کارە باشەکە تەواو بوو کارێکی تری باشی کرد ئەوە دەلالەت لەسەر ئەوە کە خوای پەروەردیگار لە کارە باشەکە یەکەمی قبول کردووە هەر کەسێک زانایان ئەڵێن بە ڕۆژوو بوو لە ڕەمەزانە ڕاستەوخۆ لە دوو ڕەمەزانیشە 6 ڕۆژی مانجی شەوال بە ڕۆژوو بوو کە پێی ئەڵێن شەشەران دەلالەت لەسەر ئەو ئاکاتن کە خوای پەروەردیگار ڕەمەزانی لێ قبول کردووە گوتمان زانایان هەموو ئەڵێن پاداشتێکی زۆر گەورەیە سنەتێکی مؤکدەیە سنەتێکی مؤکدەیە بەڵام هەر لە کۆتایی عزیزانم دیارە بەرەو کۆتایی بەرنامەکە ئەچین حەزم لێ وەکو ڕوونکردنەوەیەکیش خەڵک لەوانە پرسیاری وەش بڵێتن باشە ئەگەر خەڵکێک ڕەمەزانی لەسەر بوو قەرزار بوو لە ڕەمەزانە بەهۆی سەفەرەوە بەهۆی نەخۆشیەوە نەیتوانی بە ڕۆژوو بێ لە دوای ڕەمەزان بچی شەشەران بگریتەوە یان قەرزەکە بداتەوە زۆربەی زانایان ئەڵێن گرفتن مهم ئەوێت تا ڕەمەزانی داهاتوو 6 ڕۆژەکەی لەسەرتە یان 5 ڕۆژەکە یان 10 ڕۆژی ڕەمەزان کە تێیدا قەرزاری هەر کاتی گرتەوە بەڵام چاکتر وایە قەرزەکە لە پێش سنەتەکە بی قەرزەکە لە پێش سنەتەکە بیان یەگەر نیەتت وایە قەرزەکانی خۆت لەناو شەشەڵان بگریەوە ئەو چەند ڕۆژەی قەرزاری بیگرەوە ئەو سا شەشەڵان بگرە ئەوە زانایان ئەم قسەیە دەکەن ئەدی ئەگەر کەسێک خەڵک پرسیاری ئەمەش دەکاڵێ باش ماوەستا نیەتیم هێنا 6 ڕۆژەکە بە ڕۆژوو بەڵام بۆم نەگیرا یەکسەر نەخۆش کەوتمە سەفەر 3 ڕۆژیان بە ڕۆژوو بوو یان 2 ڕۆژیان شەشەرانەکەم پێتەواو نەبوون هەموو زانایان کۆکن لەسەر ئەوەی خوای پەروەردیگار پاداشتی هەر 6 ڕۆژێکە دەداتێ پاداشتەکەت بۆ دەنووسرێ لەبەر ئەوەی فەرمایشتێکی پێغەمبەری خوایان هینا صلی الله علیه و سلم کە پێغەمبەر فەرمێ إذا مرض العبد وسافر كتب له مثل ما كان يعمل مقيما صحيحا روايتەکەش ئیمامی بوخاری هێناویە صحیحە ئەڵێ هەر کاتێک بەندەی من نەخۆش کەوت یاخود سەفەری کرد لەناو چ کارێکا بوو لە خواپەرستی بوو لەناو نوێژ بوو لەناو ڕۆژوو بوو کە ئەم دوو حالەتەی بەسەر داهات سەفەرکردن یاخود نەخۆشکەوتن پێش ئەوەی نەخۆش بوو خەریکی چی بوو خوای پەروەردیگار پاداشتەکەی کامل بۆ دەنووسرێ یعنی ئەگەر 1 ڕۆژی شەشەرانی گر بوو ڕاست نەخۆش کەوتور مانگە کە تەواو ڕۆیشت 5 ڕۆژەکەی دیبێنە گیرا پاداشتی هەر 6 ڕۆژەکەی هەیە بە فەرمایشتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لەم 6 ڕۆژە گوتمانی سان حڕە بەڵام بە تایبەتی لای مەزهەبی ئیمامی شافعی ئەڵێ چاکتر وایە لە دوای یەکتر بێ ئەگەنا ڕاستەوخۆ کە خەڵکەم پرسیارەشەکە ئەڵێن مامۆستا ڕاستەوخۆ ڕۆژی دوای جەژن بی یان چەند ڕۆژێک پێ بچی زانیان قسەی زۆرەک هەندێک ئەڵێن ڕاستەوخۆ ڕۆژی دوای جەژنەی بەڵام زۆرینیان ئەڵێن ڕاستەوخۆ ڕۆژی دوای جەژن دروستە حتا ئاخری مانگ بەڵام چاکتر وایە لە دوای یەکتر بی ڕاستەوخۆ ڕۆژی دوای جەژنیش بە ڕۆژوو بی ئەگەر لەبەر ئەوەی نەبی کە میوانت دێ ئاساییە لە یەکەم ڕۆژی دوای جەژن هەتا مانجی شەوال تەواو بی لە هەر شوێنێکە توانیت ئاساییە خوای پەروەردیگار خێر و بێری ئەو مانگت بەنسیبەکە بەڵام چاکتر وایە ڕۆژی ڕاستەوخۆ دوای جەژن نەبی دواتر بی یان سێم بی چارەم بی وە لە دوای یەکتریش بنەگە پێت بکری هەر 6 ڕۆژ لە دوای یەکتر ئەمە خێر زیاتر ئاگەنە لەم مانگە هەر کام ڕۆژ توانێت هەبوو تااقەتە دەبوو کاتێت هەبوو ئاساییە خوای پەروەردیگار عاقیبەت بەخێرمانکە خوای پەروەردیگار لە خێر و بێری ئەم مانگە پیرۆزە بێ بەشمان نەکە یا ربی خوای بخاتر ناو جوانەکە اسمی عەدەمت خوای جان ڕۆژوەکانمان لێ قبولکەی خوایە لە خێر و بێری ئەم 6 ڕۆژەش خوایە هیممەتێکمان پێ بدە ڕێنوویمان کە دەستمان بگرن لە خێر و بێری ئەم 6 ڕۆژەش کە بە 2 مانگ حسابە و بە کامل لەگەڵ ڕەمەزانە بە ساڵێک حسابە بێ بەشمان نەکەی خوای پەروەردیگار عاقیبەت بەخێرمان کاتن ڕۆژی هەموو لایەکمان قبول بکە إن شاء الله وصلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين.